ئامانجی گروپەکەمان هەر ئەو ئامانجەیە کە باو باپیرانمان لە یەکەم ڕۆژەوە زۆر لە مێژە ئەم ئامری تەمورەیە ئاوازە ڕەسەنایەتی پاراستنی ڕەسەنایەتی کولتور و ئاین و بەرهەم و تێکستە ڕەسەنیەکانمانە ئێمە ئەم ئامێرە مڵکی یارسانم اینجا مڵکی کوردە. کردوونە پارێزگای هەڵەبجەوە هەمویان گەنجی خۆماڵین هەمویان توانای شاراوی ئەم وڵاتەن بە گرنگیدان بەمانەتوانین هەنگاوێکی کە بواری هوەری و موزیکی خۆمان بەرەو پێشەوە بەریمەوە بگەڕینەوە بۆ ناو ڕەسەنایەتیە ووا بکەین تەقسە دینیەکانمان بکەین بە هەوێنی ئاشتی و ئارامی بۆ ئەوەی کە خەڵک بەڕاستی لەم دۆخەیە پێویستی بەو ئارامی و ئاشتیەیە. نزیکی 6-7 ساڵێکە بێ کە ژەنیاری تەمورم و تەمورە شتێکی زۆر پیرۆزە لای ئێمە و بەڕاستی کاتێک لە کاتی ژەنین ینی هەستەکەی لەگەڵ ڕۆحی پێکەڵە بێ. زۆر بەدڵم بوو زۆر جوان جارت بوو تۆم چالاکەیان ببینی؟ بەڵێ ئەبتن لە ئینستاگرام بەشدار کاکەی یەکێکمان کاکەیە یەکێکمان زەردەشتیە. جۆرە تەمورە ڕاگریت زۆر بێکان؟ بەڵێ هە ئەزانم خۆمیش بژێنم تقریبا. ناخمانەوە هەست بەو ئاوازەکەین ئیتر کلتورمان وایە. پەیوەندی بە دینەکەتانەوە هەیە؟ بەڵێ عشقە.